فڕۆکە جەنگیەکەی کۆلۆنێل گاڵهالفۆرسینی ئەمریکی ڕۆژگارێک لە ئاسمانی بەرلیندا لە بری خووە ئەزەلیەکەی فڕۆکەی جەنگی ئەو بەدەیان تەن نەستەلە و شیرینی بۆ منداڵانی بەرلین فرێداوەتە خوارەوە بەبێ ئەوەی سەرکردایەتەکەی ئاگدار بن. لە گەشتی فڕینەکانم گەڕابوومەوە کۆلۆنێل هاون بەرپرسم بوو پرسی چی دەکەی لە ئاسمانی بەرلین وتم لەبەر خاتری ئاسمان نێرم. هان سەرکردەم بوو لە پردی ئاسمانی هەڵفێڵد لە ستانی یوتا پێم وت من وەک شێت دەفڕم دەمزانی ئەو زانیاری هەیە وتم دەزانی شیرینی بەردەدەمەوە بۆ منداڵانی بەرلین پرسی ڕەزامەندی دۆرگرتووە بۆ ئەو کارە وتم نەخێر گەورە پەیمانمدا بوو بە منداڵەکان تا شیرینیان بۆ هەڵدەمە خوارەوە کاتی ئەوەش نەبوو مۆڵە دووەربگرم ئیتر بە پێکەنینەوە وتی ئەوە پاساو نییە بەڵام وتیشی بەردەوام بە لەوەی دەیکەیت. چیرۆکی ئەفسەرە شیرینی هاوێژەکە لای خەڵکی بەرلین چیرۆکێکی دیرۆکی سەردەمی شەڕی سەردا کە لەلایەن رووسیاوە گەمارۆ خراپبووە سەر بەشی خۆرئاوای بەرلین. پاڵەوانی ئەو چیرۆکە کۆلۆنێڵێکی خانەنشینی سوپای ئەمریکایە و 98 ساڵی تەمەنی بەڕێ دەکات. لە یادکردنەوەی 70 ساڵەی ئەو ڕووداوە بە دیار چاویەوە منداڵە پۆشتەکانی ئەوڕۆ وەک ڕابردوو بە دوای کۆکردنەوەی شیرینیەوە بوون. جیاواز لەو ڕابردووە داخۆ منداڵەکان چۆن پڕیان بەو شیرینیانەدا کردی بێت کە شەڕ و سیاست بێبەشی کردبوو. شتێکی سەرنجڕاکێش بوو کاتێک چای منداڵەکانم دەبینی دەگەشانەوە هیچ شیرینیەکیان نەبوو تەماشای ئاسمانیان دەکرد و ئەو هەموو شیرینیە بە پەڕەشوو دەکەوتنە بەردەمیان دواتر بەڕاستی جوانترین نامەیان بۆ نووسین زۆرترین نەخشەی شوێنەکانی خۆیان بۆ دەناردین دەزانی دیارەیەکی بچووک جیاوازیەکی زۆر گەورە دروست دەکات. سوپای ئەمریکا لە بەرلین یادی 70 ساڵەی پردی بەرلینی کردەوە و نمایشی ئەو فڕۆکانەش خرایە ڕوو کە کۆمەکەکانیان پێدەگوازرایەوە و دیمەنی بۆردومانی شیرینی ناوداریش یەکێک بوو لەو دیمەنانە. ڕەنگە لە ئێستادا ئەو دیمەنەی کە بە ڕابردووە لکاوە جێڕانەوەی ئاسان نەبێت. من زۆر سوپاسگوزارم بۆ ئەو هاوڕێیەتی کە ئەمریکیەکان بە ئێمەیان بەخشید. ئەمریکیەکان و هاوپایمانە خۆر ئاواییەکان دەستی یارمەتیان درێژ کرد دەستی میهرەبانی بۆ ئێمەی منداڵ هەروەها بۆ بەتەمەنەکان بوو دایکان و باوکان. بە هاتنی ساڵانی 1948 لە شەڕی ساردا نیگەرانی کەوتەوە لە نێوان یەکێتی سۆڤێت و هاوبەندە ڕۆژئاواییەکان کاتی هەڵبژاردن ڕوویدا لە خۆرئاوای ئەڵمانیا دراوی نوێن لێ دراویستیان لە بەرلینیش بەکاری بێنن. ڕووسەکان بەوە ڕازی نەبوون. ڕووسەکان گەماروی ئابووریان خستە سەر سێ ناوچەی خۆرئاوا و گەماروی بەرلین دەستی پێکرد. لە هەمبەر ئەوەدا هاوپەیمانانی خۆرئاوا بەریتانیا و ئەمریکاش لە ڕێگەی ئاسمانەوە بەردەوام بوون لە شکاندنی ئەو گەمارۆیە. بە درێژایی مێژوو هەرگیز ناشرینیەکانی جەنگ و سیاست و ئەو قات و قڕی بە دوای خۆیدا هێناوێتی شیاوی باسکردن نەبووە بەڵام فڕۆکەوانە شیرینی هاوێژەکە لە دڵی خەڵکی بەرلیندا بە شیرینی ماوەتەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.